مەراسیمی ماڵئاوایی لێکردنی کەسوکار و خوێندکارانی پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕەواندزە. لە تەرمی مامۆستا زرار محەممەد مستەفا بنیاتنەری هونەر و مویزوک و ئەدەب و ڕۆشنبیری شاری ڕەواندۆز لە تەمەنی 84 ساڵی کۆچی دوایی کرد. من خۆم یەکێک بووم لە قوتابیەکانی ئەو هەموو ئەو قوتابیانێکە لە ژێردەستی ئەو مامۆستای گەورە پەروەردە بوون شوێن پەنجەیان دیارە لە هەموو پێگە هونەریەکان لە هەموو شوێنەکان لە هەموو شارەکان لە نەناو لە دەرەوەی کوردستانی شوێن پەنجەیان دیارە زۆر بەداخەوە کەسایەتێکی وا بە هەرگیز مێژوو دروست نابێتەوە وەکو مامۆستا زرار کە ئەوەندە بەسۆز ئەوەندە بە پەرۆش بۆ خەڵکی بە تایبەتیش خەڵکی کوردستان بەگشتی و بە تایبەتی شاری ڕەواندز. جگە لەوەش مامۆستا زرار مرۆڤێکی نیشتمان پەروەر بوو ئەوەی لەگەر ئەو هونەرمەندە ژیابێ دەزانێ تام و چێژی نیشتمان چەند خۆشە خاک چەند پیرۆزە ئەو لە هەموو ژیانی خۆی لە 50 ساڵێک کە کاری کردووە لە ڕەواندز هەڵوێستە نیشتمانەکانی دیارن لە کاتی خۆشیدا پەیوەندی لەگەر شۆرشەکانی شاغدا هەبووە هەردەم ئێمەی ئەو قوتابیانێک کە لە ژێردەستی ئەو بوون هەر لە ساڵەکانی شێستەکانەوە چ لە بواری شانۆدا بێت چ لە بواری مۆزیکدا بێت چ لە بواری شێوەکاری و هەروەها بوارەکانی تری ڕۆشنبیری کۆکردنەوەی هەموو ئەو ئارەزوومەندانەی کە لەو بوارەندا کاریان کردووە و یەکێک بووە لە مامۆستا دڵسۆزەکانی بواری پەروەردە. مامۆستا زرار زۆربەی ژیانی تەرخان کرده بوو بۆ پەرەپێدانی بوارەکانی هونەر و موزیک و ڕۆشنبیرکردنی ڕۆڵەکانی ڕەواندۆز. لەو پێناوەشدا بەدەیان کەسی پێگەیاندووە ئێستا خزمەتی هونەر و ڕۆشنبیری و میوزیک دەکەن لە هەرێمی کوردستان. لە شۆڕشی نوێ لە سەرەتایی شۆڕشی نوێ و دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستان مامۆستا زرار لە ڕێزەکانی ڕێخستنی هێنی یەکێک لەو تێکۆشانە بوو کە ڕۆلی زۆر دیاری هەبوو دواتریش لەسەر هەمان ڕێباز بەردەوام بوو و ڕۆلی وی لە دامەزراندنی تیپی مۆسیقای پاشای گەورە ڕۆلی مامۆستا زرار لە پەروەردەکردن ڕۆلی مامۆستا زرار لە هوشیارکردنەوەی خەڵکی ڕۆلێکی مێژووی بوو بۆ ئێمە لێرە ئەمڕۆ کە بە خاچی دەستپێرین هەمومان غەمبارین و بە ناوی یەکێتی سەرخۆشی خۆمان لە تەواوی خەڵکی کوردستان و بە تایبەتیش خەڵکی ڕەواندز دەکەین چونکە ئەمڕۆ ڕەواندز یەکێک لە پیاوە هەرە مەزنەکانی خۆی لەدەستدا. زرار محەممەد مستەفا ناسراو بە مامۆستا زرار ڕەواندزی لە ساڵی 1937 لە قەزای ڕەواندوز لەدایک بووە بە کۆڵەکەی هونەر و میوزیک و شێوەکاری و شانۆی کوردی دادەندرێت لە ڕەواندۆز. لە ساڵی 1970 بووە بە سەرۆکی لقی ڕەواندوزی کۆمەڵەی هونەر و وێژەی کوردی. لە ساڵی 1970 بەردی بناغەی تیپی میوزیکی پاشای گەورەی داناوە لە ڕەواندۆز خۆشی دەرچووی ئامادەی میوزیک بووە. لە ساڵی 1982 بووە بە ئەندامی سەندیکای هونەرمەندانی عێراق ئەمڕۆ بە نەخۆشی کۆچی دوایی کرد. اسماعیل عوسمان، کورسات نیوز، ڕەواندۆز.